بێگومان ئەم ڕێکەوتنە وەرچەرخانێکی گرنگ ئەبێت و قۆناغێکی نوێیە بۆ هەرێمی کوردستان هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی ژێرخانی ئابووری هەم بۆ کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان. دەمانەوێت گفتوگۆی زیاتر سەبارەت بەم گۆڕانکاریە و گرنگی ئەم ڕێکەوتنە بکەین لە نێوان هەولێر و بەغدا سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. میوانێکمان لەگەڵ ئەبێت لە سلێمانی و لە ستودیۆی سلێمانیەوە بەڕێز ئاری هەرسین چاودێری سیاسی لەگەڵمان بەشدارە بێت و پرسیارمانی ئاڕاستاکەین. ئەم کاتت باش بەخێر هاتی کاکارین. دەمانوێت بۆ بزانین کە خەڵە بەهێز و ئەرێنیەکانی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا چین سەبارەت بە هەناردەکردنی نەوت. بەڵێ خۆی بەڕاستی حەقم لیژەوە بڵێم کە ئەمە جێی دەستخۆشیە، ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان و دەستخۆش بۆ سەرۆکی حکوومەت و تیمەکەی کە گەیشتنە ئەو ڕێکەوتنە لەگەڵ بەغا. گرنگترین با بڵێن خاڵ کە ئینسان باسی بکە لەم ڕێکەوتنەیە ئەوەیە کە کۆمەڵێ سەریەشە لە کۆڵ خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە. مەسافەی لێک تێگەیشتن لە بینی هەولێر و بەغا زۆر کەم بۆتەوە. داهاتوو وەکو جاران ئەو لێڵیەی پێوە دیار نییە، هەر سەفرەی لایەنێک لە قسەکانی خۆی لە بەغا پاشگەز بێتەوە. ئەمانە جا بۆیە لە هەموو ڕوویەکەوە سەرکەوتنێکی گەورەیە، سەرکەوتنێکی سیاسی و سەرکەوتنێکی ئابووری زۆر 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 گەورەیە بۆ هەرێمی کوردستان. باشە کاک ئاری جەنابە دەکو چاودێرێکی سیاسی پێت وایە ڕێکەوتنی هەولێر و بەغدا دەبێتە یاخود ئەتوانین بڵین دوا بزمارە بەسەر تابوتی هەموو کێشەکانی دیکە لە نێوان هەولێر و بەغدا؟ جارێ بە ئەو بڵێ من چاودێری سیاسی نیم، من پارتیم، بۆی خەڵک وا نەزانێ ئێمە خۆڵەکەینە چاوی خەڵکیەوە لەسەر تەلەڤیزۆن ئەڵێن چاودێری سیاسین و لە ژێری شەو پارتین. ئەزانین چۆنە سەریکە ئەمە سیاسەتە. ئینسان نابێت لە سیاسەتە بە مطلقی قسە بکە، یعنی بڵێ بۆ هەتا ئیتر هیچ کێشەیەک لە بینی ئێمە و بەغا ڕوونای ئەمە ڕاست نییە، لە بەری داهاتوو بە کەس ناخوێنرێتەوە. بەڵام ئەمەی ئێستا بڵین دەستکەوتووە ئەمەندا خاڵێکی گرنگە کە ئەتوانیشتی گەورەی لەسەر هەڵچنی بۆ داهاتوو. بەڵام خۆ ئەمەش لە خۆی ڕوونایە، ئەمە بڵین ئەو کەناڵانەیە کە لە نێوان هەولێر و بەغایە هەیە بە بەردەوام بڵین ئابدەیتکردنیانە، جۆ لە یەکتری گرتنە زیاتر بە یەکەوە قسەکردنە، ئەو ئەتوانێت گەرنتیە ئەو کاوەی کە تۆیڵێ. باشە کەواتە کاریگەری ڕێکەوتنەکە لەسەر داهاتووی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا چییە بێت؟ ئەزانی بەڕێی من ئەمە خۆی یەکێک لە گەورەترین مشکلەکانی بینی هەولێر و بەغا مەسەلەی نەوت بوو. ئێکە ئەم مەسەلەیە گەورەیە چارەسەر بوو بێت، معنای ئەوەیە ئەمە ئەتوانێت بێ بە بناغەیەکی چاک بۆ لێک تێگەیشتن و دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو کێشانەی تر کە هەن. ئیتر لە مەسەلەی شایستە دارایەکانی تر بێ، لە مەسەلەی ناوچە جێناکۆکەکان بێ، لە مەسەلەی کەرکووک بێ، باش زۆشتی تریش. باشە کاگاری وەک دەزانین لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی عراقی فیدراڵ زۆر جار ڕێکەوتن ئەکرێت، بەڵام ڕێکەوتنەکە تا کۆتایی ناچێتە سەر، هەندێک جار بربەستی بۆ دروست دەکرێت. پێتان وایە بۆ ئەم ڕێکەوتنێش بربەست بێتە پێشەوە؟ نا ئاخر سەریکە ئەو ڕێکەوتنانەی تر کە بڵێن ماوەیەکی کورتی خایەنە و دوای تێکچوو کارەکەی هۆکاری سەرەکی ئەم قەزیەیە بووە کە ئەم جارە بڵێن بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چوو ئیمزای لەسەر وەرەقەکە کردو. ئەمانە ئەبێ ئێمە لە هەندێک شت هەیە یعنی تێبگەین. ئێستا دەنگۆ هەیە لە هەرێمی کوردستان، یعنی هەندێک لایەن و بەداخەوە هەندێک ئەڵێم هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، یعنی لە جیاتی ئەوەی کە ئەم سەرکەوتنە وەکو کەرنەڤاڵێک شایی پێ بژێڕن و بە خۆشببینیەوە سەری داهاتۆکەی بکەن، ئەمە بە تەسلیم بوون و بە بەڵێ دەنگی کاگاری ناگاتە ئێبە دیارە کێشەیەکەیە. بەڵێ ئێستا کێشەکە چارەسەر بوو. فەرموو.
بەڵێ دیسانەوە دەنگەکە کێشەی تێکەوتۆ ئەوەی کە ئاری کەمێک لەمە بەر باسی لێوە کرد باسی ئەو کێشەیە کرد کە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئەتوانین بڵێن بە سەرەکی ترین کێشە دانراوە کە من پرسیاریەوەم لێ کرد ئایا بەم ڕێکەوتنە یاخود ئەم ڕێکەوتنە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە باسی لەوە کرد کە ئەو ڕێکەوتنانی دیکە کە هاتۆتە ئاراوە نەچۆتە سەر یاخود نەگەیشتون بە کۆتا و بە ئەنجامی ئەو ڕێکەوتنانە کێشە سەرەکیەکە ئەمە بووە دەمەوێت ئەگەر دەنگم بگاتەوە لای کەواتە ئەم کێشەیە بە شادەماری کێشەکانی نێوان هەولێر و بەغدای دابنین ئەگەر دەنگەکە چاک بکرێتەوە و گوێبیستی دەنگمان بێت و دواتر باسی گرنگی ئەم ڕێکەوتنەی کرد کە ئەم ڕێکەوتنە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت پشتی پێ ببەستێت بۆ چارسەرکردنی کێشەکانی دیکە پێم وابێت ئێستا گوێ لە دەنگی ئێمەیە دەگەڕێم وڵات دەمەوێت بزانم ئەم کێشەیە شادەماری کێشەکانی دیکە بووە وەک ئاماژەت پێکرد ئەم کێشەیە شادەماری کێشەکانی تر بووە ئەم مۆزوعاتۆ سەیریکە یعنی ئەگەر بە زۆر سادەیی سەیری بکەیت ئێمە زەرەرمان نەکردووە لەمە چونکە نەوتەکەمان بە زیاتر لە قیمەتەکانی پێشووی خۆی ئەفرۆشێ معنای ئێمە لە ڕووی مادیەوە بڵێن ئیسیفادەمان کردووە لە ڕووی سیاسیەوە لێک نزیک بوونەوە هەبووە لە بینی هەولێر لێک نزیک بوونەوەیەکی ئێجگار باش ڕوویاوە لە بینی هەولێر و لە بینی بەغایە ئەوە تا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئومەی متحیدە هەموو ئەوروپا هەموو دار و بەر بڵین دەستخۆشی و پیرۆزباییمان لێکە ئەمە تەنازول نییە وەکو هەنێک کەس باسیەکەن یعنی ئەگەر سیاست بەو نەوعە لێک بێرێتەوە کەواتە بڵین ئێران تەنازولی کردو بۆ سعودیە کەواتە بڵین بە زەختی سینە کە سعودیە و ئێران ڕێکەوتون و ئەو مەشاکلەی خۆیان بەلاوە ناوە ئەمە سیاسەتە لە سیاسەتیشە یەکشت حەزەکەم بڵێم لە مەسایلی دیپلۆماسیە بەس حرەکاتی سیاسی و عسکەری دەور نابینن شەریکاتی احتیکاری عالەمی شەریکاتی نەوت هی خۆراک هی دەرمان ئەمانە دەوری زۆر زۆر ئەساسیان هەیە ئێمە لە بەرەوەی دەوڵەت نەبووین بەڵێ نەوتەکەی خۆمان بە کەمتر فرۆشتووە بەڵام لە ناچاریە کردومانە بەڵام ئێستا بۆ لەمودووە ئیسیفادەی ناردنی نەوتی هەرێمی کوردستان کە هەر لەسەر خاچی کوردستانە ئەوەڕاو بۆ دەرەوە و داهاتەکەشی ئێشێتە سەر حسابێکی تایبەت بە هەرێمی کوردستان ئەم خێر و بێرەی کە تا ئێستا نەوتەی بووە کە کەمیش بوو بێ لە مودووە زیاد ئەکا بۆ ئێمە زۆر سوود ئەگەێنێ بە ژێرخانی ئابووری کوردستان بە موچەخۆرانی هەرێم بە هەموو لایەنێک باشە بەڵام ئەوەی کە پێی زەرەرمەند دەبێت کۆمەڵی خەڵکن کە حەزیانە کرد ئەوان ئیمزاکە بکەن لەسەر ئەم ڕێکەوتنە بەداخەوەوان نەبوون مەسرور بەرزانی کردی ئێچی بکەین ئەوە وایە ژیانە و باشە ئاری ئەمە یەک دوو کۆمەڵی خەڵکی پۆپۆلیستی بۆ زەعیفکردنی ئەم ڕێکەوتنە بۆ زەعیفکردنی ئەم ڕێکەوتنە خۆڵەکە نەچاوی خەڵکی کوردستانە و کە خەڵکی کوردستان لەو زۆر بە ئاگاترێکە بە شتانە خۆ بخەڵتێ باشە کاگاری ئەگەر وایە ئێستا ڕەنگە پرسیارێک دروست ببێ بڵێن ئەگەر ئەم ڕێکەوتنە ئەوەندە گرنگە ئەوەندە باشە ئەوەندە جێگای دەستخۆشی بۆ پێشتر نەکراوە بۆ پێشتر ئەزانی سەیریکە من تۆزە لەو پێشباسی وەزعی سیاسی و ئابووریم کرد دەوری شەریکاتی احتیکاری و ئەمانە لەوانەیە لەو سەفەرانەی پێشوە ئەو لێک تێگەیشتنی کە ئێستا لە بینی ئێمە و بڵین بەغایە هەیە نەبوو بێ زۆر کە چاوەڕوانیە کرد کە دوای بڕیارەکەی مەحکەمەکەی پاریس سەرۆکی حکوومەت بڵین عینادی لەگەڵ بڕیارەکە بکە و لەگەڵ حکوومەتی بەغا بکە و لەگەڵ هەموو دنیا بکات و بڵێ نەخێر ئێمە هەر نامانەوێت ڕێبکەوین و ئێمەش نەمانەتوانین نەوت بنێری و وەزعی ئابووری هەرێمی کوردستان بە ئاڕاستێکی خراپە ڕۆشت بەڵام بڕیارەکەی هی مەحکەمەی پاریس و تێگەیشتنێکی عاقلانەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕیارە و تێگەیشتن لەو دیفاکتۆیە باشترین معاملە لەگەڵ بڕیارەکەی مەحکەمەی پاریس ئەمە بوو کە سەرۆکی حکوومەت کردی چوو بۆ بەغاو ئەم ڕێکەوتنەی ئیمزا کرد باشە کاک ئاری ئەم ڕێکەوتنە ئەتوانین ناوی بنین سەرکەوتن بوو بەسەر ئەو سیاسەتەی کە دەیویست هەرێمی کوردستان لە هێزی وزەدا بماڵێت بەڵێ ڕاستە ئێمە نەک هەر بەوەیە ئێمە سەرکەوتین سەیریکە سەرکەوتنەکەی هەرێمی کوردستان بەسەر ئەو
ڕسمەیە کە لای خەڵک بەداخەوە هەندێک لەوانەی ناوخۆش یعنی هی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغا و دیسان بەشێک لەوان لە بەغا ئەو ڕسمەیان دابوو بە ڕای گشتی جیهانی و بە ناوخۆش کە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی زۆر عینادە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئیش ناکە ڕۆژ بە ڕۆژ زەرەری ئابووری لەبەر ئەو عینادیە زەرەری ئابووری هەرێمی کوردستان کە ئەیکا خەڵکەکەی بێت تەحمولیکەن ئەوە ئەگەر ئەمە بڵێن پیاڵە ژەهرەکەش بێ بیخۆیتەوە حکوومەتی هەرێمی کوردستان پیاڵە ژەهرەکەی خواردەوە لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی زۆر گرنگە ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان ئەمە عیلاقەی بە سەرکەوتنی حیزبێک و تاکە کەسێکەوە نییە ئەمە سەرکەوتنی ئیرادەی خەڵکی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانە بەسەر ئەو بۆچوونەی کە وایە نەزانی ئەمە وەکو چۆن لە 16 ئۆکتۆبەرا وایە نەزانی کە هەموو دەرگاکان لەسەر حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان داخراوە ئیترەمە کۆتایی قەوارەکەیە بە بڕیارەکەی مەحکەمەی پاریسی جوایە نەزانی ئەمە کۆتایی ژیانی هەرێمی کوردستان و قەوارەکەیەتی ئەوە کە بەداخەوە بە ڕێکەوتنێکی زۆر ژیرانە زۆر حەچیمانە ئەوە سەلمێنرا کە ئەم قەوارەیە لە شوێنی خۆی ئەمێنێ ئەوە سەلمێنرا کە ئەم قەوارەیە بەرەو بە قووەتر ئەچێت نەک لاوااستر جا بۆیە هەموو ئەو کەسانەی کە بەداخەوە بڵێ بەڵێ زۆر سپاسی بەڕێز ئاری هەرسینەکەین کە لەگەڵمان بوو دیسانەوە دەنگیشی لەگەڵمان نەما ئەمە سپاس دەکەین کە لەم بەشەی هەواڵەکان لەگەڵمان بوویت سپاس